گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان لە هەولێرەوە لەگەڵ ما. بەڕێز ئایدن زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کاتژمێر 18 لەگەڵم. ئەم هەوڵانەی کە باز دەکرێن تا چەند جددین بۆ گەڕانەوەی کورسی کۆتاکان، ئێوە هیچ دەزانن لەو بارەیەوە؟ ولی پێشکی زۆر سپاسان دەکەین، هەلوە ڕێز و سەلاویشم بۆ کەناڵی بیسار هەیە کە ئەمە کە بابەتی پێکهاتەکان وایە وجودی پێکهاتەکان کە ئەمانە گرنگن کە پێویستە بە هەستیارەوە تەعامل لەگەڵ ئەم بابەتە بکرێت و کە لە ڕابردوودا بەداخەوە کە محکەمەی فێدرال لە 21 شوبات کاو بڕیارەیدا بە ئیلغاکردنی سیستەمی کۆتا ئەمە نادەستوری بوو. ئەم بڕیارە ئەمە دژی پێکەوە ژیان نەتەوەکان و ئەدیانەکان بوو، لانی کاتیش دژی سیستەمی کۆتا بوو. لەبەرەوەی سیستەمی کۆتا لە هەرێمی کوردستان بە قانون تەنزیم کراوە. لێستادا کە ئێمە وا ئەبینین کە بەبێ کۆتا بەبێ بەشداری نوێنەرانی پێکهاتەکان ئەم هەڵبژاردنە ناکرێت و لەبەرەوەی کە پێشتریش محاولاتە بوو کە بۆ گەڕاندنەوەی سیستەمی کۆتا. لەبەرەوەی وتم کە ئێستا کە لەسەر ئاستی عێراق کە سیستەمی کۆتا هەیە کە منطقی نییە کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان سیستەمی کۆتا ئیلغا بکرێتەوە. ئەمە پرسیاری منیشە، ینی لە عێراق سیستەمی کۆتا هەیە، لە هەڵبژاردنیان جومانی پارێزگاکان کۆتا هەبوو، بۆ بێ لە هەرێمی کوردستان نەبێت لە کاتێکا زۆربەی پێکهاتەکان لە هەرێمی کوردستانن. یعنی ئەمە وتم کە بڕیارەکانی محکەمەی فێدرال زیاتر سیاسی بوون کە بۆ بەرژەوەندی بەشێک بۆ لایەنە سیاسیەکان بوو کە بۆ ئەم بڕیارە دەستوری نەبوو کە بە هەڵوەشاندنەوەی سیستەمی کۆتا لە هەرێمی کوردستان ئەمە نەعەدالەتێک بوو بەرامبەر پێکهاتەکان کرا. بۆیە لێرە هەموو خەڵک ئەو پرسیارەکە یعنی لەسەر ئاستی عێراق کە ئەم سیستەمی کۆتا هەیە و لە هەڵبژاردنەکانی ڕابردووی مەسی محافەزاتیش کە سیستەمی کۆتا هەبووە و بۆچی لە هەرێمی کوردستان سیستەمی کۆتا هەڵوەشاندنەوەی ئەلغا کرا بە بڕیاری محکەمەی فێدرال. دیارە ئەمە بڕیارێکی سیاسیەوە بۆ مەبەستی سیاسیش بەکار هاتووە بۆی بتوانێت فشار دروست بکرێت و لەسەر پرۆسەی هەڵبژاردن یان لەسەر سیستەمی کۆتا. لێرەدا کە لە پاش ئەم بڕیارانە لە پاش بڕیارەکە بێلغاکردنی سیستەمی کۆتا ئەمە ناحەقێک بوو، ناعەدالەتێک بوو بەرامبەر پێکهاتەکان کرا لە هەرێمی کوردستاندا. لێرەدا کە ڕۆڵی بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لە دیفاعکردنی لە مافەکانی پێکهاتەکان، هەروە دیفاعکردنی لە گەڕاندنەوەی سیستەمی کۆتا بۆی بتوانن نوێنەرانی پێکهاتەکان بەشدار بن لە پرۆسەی هەڵبژاردن. ئەمە زۆر گرنگ بوو، خەتەواتی زۆر باش بوو. لە ئێستادا کە دیارە وتم کە بەبێ کۆتا وایە بەبێ بەشداری کردنی پێکهاتەکان نوێنەرانی کۆتەکان هەڵبژاردن ناکرێت و لەبەرەوەی کە پەرلەمانێک کە لە داهاتوودا کە هەبێت و بەبێ کۆتا ئەمە کەموکوڕیە. بۆیە پێویستە هەموو لایەنێک کە مووقفی هەموو لایەنێک گرینگە. لێرەشدا ئێمە لەو ماوەی ڕابردووش بینیمان کە مووقفی هەڵوێستی پارتی زۆر جددی بوو کە زیاتر متعلق بوو بە سیستەمی کۆتا وایە زیاتر متعلق بوو بە دیفاعکردنی مافەکانی پێکهاتەکان. بۆ تایبەتیش کە بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی لە هەموو کات زیاتریش کە دامی ئێمەی کردووە و دامی گەڕاندەوەی سیستەمی کۆتا کراوە. لە ئێستادش کە دیارە هەندێک لە مێدیا و لە ئەعلامیش ڕاگەیاندنش باز ئەکرێت و ئەمە گەڕاندنەوەی سیستەمی کۆتا باز ئەکرێت و ئەمە بابەتە جددیەتی هەیە. هیچ لەگەڵ ئێوە باس کراوە لەسەر کراوە لە بینی هەولێر و بەغدا. هیچ لەگەڵ ئێوە باس کراوە ئێمە لە بیدایەتەوە ئێمە لە بیدایەتەوە متابعی بابەتەکەمان کردووە کە چەندەها مزەکرە بە شێوەیەکی ڕسمی بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق و بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق و بۆ سوڵتەی قەزایی و بۆ محکەمەی فێدرال و
هەروەتر کە دامی وتم ئەو لایەنانەش گرنگ بوو لێرەدا کە ئێمە لە نزیکەوە متابع ئەەکەین لێستاوە ڕێیەکەیە کە محکمە فێدرال دووبارە پێداچونەوە بە بڕیارەکانی خۆیدا بکات و تایبەت بە هەڵوەشاندنەوەی بڕیاری هەڵوەشاندنەوەی سیستەمی کۆتا ئەمە لە عینی کاتش دەکە ئەم بڕیارە دژی دەستوری عراق بوو بۆیە کە لە داهاتوودا زیاتر ئیشی لەسەر ئەم بابەتە ئەکرێت و کە گرنگە کە ئەم دووبارە گەڕاندنەوەی سیستەمی کۆتەوە بەشداریکردنی نوێنەرانی پێکاتەکان بۆ پەرلەمانی کوردستان. باشە ئێستا کە سوودانی لە گەشتە چەند ڕۆژەکەی لە ئەمریکا گەڕاوەتەوە لە عێراق پێتان وایە بە گەڕانەوەی سوودانی لە ماوەیەکی نزیکدا ئەم بابەتە یەکلایی دەکرێتەوە؟ یعنی ئەمە کە لە کۆبنەوەکانی ڕابردووش کە لە بینی شاندی هەولێر و بەغدا هەروەتر ئەم سەردانەی بەڕێز جەنابی کاک نێچیروان بارزانی سەرۆکیاری هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەمانە گرنگ بوو بۆ کە پێداچوونەوەی بە بڕیارەکانی کۆتا و پێکاتەکان ئەمە کە خۆی لە خۆیدا کاریگەری باشە هەبوو لەسەر کە باسکردن و هەیە پێداچوونەوە بۆ بڕیارە هەروە کە بەگەڕانەوەی بەڕێز کە محەممەد شیا سوودانی سەرۆک وەزیرانی عراق کە ئەمە لە دوای گەڕانەوەیان کە لەوانەیە گۆڕانکاری و وایە مووقفی هەبێت و وایە ئەو مووقفش وایە بڕیاریان هەبێت و بە تایبەت بە کۆتا بۆەوەی کە لە محکمەی فێدرال دووبارە کە گۆڕانکاری وایە پێداچنەوە بە بڕیارەکانی محکمەی فێدرال بکرێت و تایبەت بە کۆتا ئەمە زۆر گرنگە کە لێرەدا کە مووقفی لایەنەکان گرنگ بووە لە عینی کاتیشدا یەک هەڵویستی لایەنە سیاسەکانە و نوێنەرانی پێکاتەکان بە تایبەتی پێکاتەی نەتەوەی و تورکمان و کلدان و سریان ئاشور ئەمە یەک هەڵوێست و یەک مووقفیان زۆر گرنگ بووە کە دیفاع لە سیستەمی کۆتا کرابووە. باشە بەڕێزایدن با پرسیارێک بکەم یعنی ئێستا زۆر لە لایەنەکان دەڵێن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەر ئەنجام دەدرێت لە وادی دیاریکراوی خۆیدا ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەشداری نەکات و ئەگەر پێکاتەکان بەشداری نەکەن ئەم هەڵبژاردنە مستاقێتیە بێ لە هەرێمی کوردستان؟ ینی من وە ئەبینم کە ئەم هەڵبژاردنە ناکرێتن لە کاتی خۆیدا لەبەرەوەی کە هەڵبژاردن بابەتێکی گرنگە و ڕەهەندێکی نیشتیمانی هەیە بۆیە پێویستە بە تەواف ڕێکەوتن لەسەر هەڵبژاردن بکرێت و بە بەشداری هەموو لایەنەکان ئەمە زۆر گرنگە کە لە ئێستاش کە حزبێکی ئەساسی و سەرەکی لە هەرێمی کوردستان وەکو پارتی دیموکراتی کوردستانی کە لە ئێستادا کە ئەڵێ بەو شێوازە من بەشدار نامم لە پرۆسەی هەڵبژاردن کە مەترسی هەیە لەسەر هەڵبژاردن بۆیە دەبێت پێداچنەوە بۆ بڕیارە بکرێتەوە کە ئەمە زۆر گرنگە بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێت و ئەگەر هاتوو بەبێ پارتی و بەبێ پێکاتەکانیش هەڵبژاردن کرا ئەم هەڵبژاردنە سەرکەوتو نابێت و زیاتر گرفت و مەشاکل دروست دەکە بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسەکان مراعاتی ڕەوشی هەرێمی کوردستان بکرێت و بە تەواف و بەڕێکەوتن کە لەسەر بابەتی هەڵبژاردن بکرێت و ینی هەڵبژاردنێکی شەفاف زۆر گرنگە و هەڵبژاردنێکی پاک و خاوێن هەبێت بکرێت و زۆر گرنگە بۆیە پێویستە ئەمە لە ئێستادا کە مەترسی هەیە لەسەر ڕەوشی هەڵبژاردن و یا گرفت هەیە لەسەر ڕەوشی هەڵبژاردن بۆیە پێویستە کە پێویستە بە ئیتفاق و بەڕێکەوتن هەبێت و بۆەوەی چارەسەری ئەم گرفتانە بکرێت و بۆی کە لە ئێستادا کە ڕێی هەیە چەندەها مانگ دوا دەخرێت و وە تازیل دەکرێت و بۆی هەڵبژاردنێکی باش و شەفاف بکرێت و دەست خۆش زۆر سپاس بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان سپاس کە میوانم بوویت.